سەربازی ون ئەمجارە چیرۆکی خێزانێکی خۆبەخش دەگێڕێتەوە کە هەموو ڕەنج و ماندووبوونیان دەکەنە قوربانی بۆ پێشمەرگە. ئەم خۆبەخشانە بە شێوەیەکی جیاوازتر پاڵپشتی لە پارێزران و چەتری ئارامی کوردستان دەکەن. سەرباری هەوڵ و خەباتەکانی پێشمەرگە چەندین کەس هەن کە هاوکاری پێشمەرگەکان دەکەن و بۆ خۆیان مێژوویەکی جوان دەنووسنەوە. ئەوان ئیرادەیەکی بەهێزیان هەیە بۆ هاوکاریکردنی پێشمەرگە، خۆشەویستی و دڵسۆزی وای لێکردوون، سەرمایەیەکی خەیاڵی بخەنە خزمەت قەڵغانە پۆڵاینەکانی نیشتیمانەوە. هەموو جۆرە پێداویستیەک لە خواردن و خواردنەوە و جلوبەرگ بۆ پێشمەرگە دابین دەکات. لەلایەکی ترەوە بە هەزاران دەستە جلوبەرگی سەربازی ئامادەکرێت. دوای تەواوبوونی ئامادەکاریەکان ڕێگای گەیاندنی هاوکاریەکان دەگرنە بەر کە نزیکترین خاڵەکانی ڕووبەڕووبوونەوەیە. ئەو جگە لە خۆبەخشێک وەک کرێکارێکیش ڕۆڵ دەبینێت کە بە دەستەکانی ئەم هاوکاریانە دەخاتە سەر بەرهەڵگرەکان. ئەم ڕەفتارەش لە خۆشەویستیەتی بۆ پێشمەرگە. سەرەتای هەر هەنگاوێک بۆ گەیاندنی هاوکاری و کۆمەک بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەست دەکەن بە ئامادەکاری پێویست، پاشان کارەکە ئەنجامەدرێ. ئەم ئامادەکاریەش بە هەرەوەزی دەکرێت. ئەم سەربازەونە ماوەی 3 ساڵە بەردەوام هەنگاو دەنێت بەرەو گۆڕەپانی جەنگ تا دەستەکانی هاوشێوەی دەستی پێشمەرگەکان لە بەرگری وڵاتدا بەشدار بن. ئەمانە هەڵوەکانی ئازادی و پارێزەرانی وڵاتن. لەم دەشتە سرەڕای ناخۆشی و سەختی ئەم دەشتە و مەترسی زیندەوەری ژەهراوی کەچی ئەم پێشمەرگانە وەک شێر بڵاو بوونەتەوە و سەنگەریان لە دوژمن گرتووە. کاتی گەیشتنی هاوکاریەکان پێشمەرگەکان دڵخۆش دەبن، نەک لەبەر نەبوونی خۆراک و خواردن، بەڵکو لەبەر ئەو خۆشەویستیەی کە لە ناخی ئەو خەڵکەدا
هەستی پێ دەکەن. هیوادارم لەناو ئەو بزنسمەن و ئەوانە خەلکی ئەوها زۆر پیا ببێت و هاوکاری هەموو بەرەکانی شار بکە نەبەس ئێرە ئێمە الحەمدولله لە سای سەری جەنابی سەرۆک و حکوومەتی هەرێم هەموو شتەیە و نییە ئەگەر نەبوو بەڵام ئێمە ئەمە بە شتێکی زۆر زۆر گەورە و پیرۆزی ئەزانین کە ملەتیش وەکو پێشمەرگە لە سەنگەر بی بە شێوەیەکی تر. گەیاندنی ئەو هەموو هاوکاریە و دەربڕینی ئەو هەموو خۆشەویستیە وەرەی پێشمەرگە بەرزتر دەکاتەوە. ئەم کارە خۆبەخشیە هەستی ڕێز و خۆشەویستی بە پێشمەرگە و فەرماندەکان دەبەخشێت. بە شێوەیەکی گەرم پێشوازی لەم هاوکاریانە دەکەن و بە هاوکاریەکی کاریگەر و خۆشەویستیەکی بێوێنە وەسفی دەکەن. بنسبت کاغازی و ئەمساری کاغازی و ئەوانەی کە تەمانەگەرێمە ئاڕێک لە خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان بدەینەوە تاان گەلی ئێمە هەمیشە هاوکار و پشت و پەنای پێشمەرگە بوو هەمیشە دۆستەکانمان هەر هاوڵاتی و خەرچی کوردستان بووینە. بەڕاستی کاک حاجی و هاوشێوەکانی کاک حاجی هیچیان کەمتر نیە لە ڕۆڵی پێشمەرگە لەبەرەوەی ئێمە وەکو پێشمەرگە لامان گرنگە ئەوانەی کە بەجەستە ناتوانن بەرگری لەو خاکە بکەن هەر نەبی بتوانن هاوکاری معنەوی مادی پێشمەرگە بکەن. زۆر سپاسی ئەو بەڕێزەش دەکەین کە هاوکاری پێشمەرگەی کردیە ئێمە لێرە دیفاعکەین داواش لەو خۆبەخشانە ئەەکەین کە یارمەتی پێشمەرگەی بدەن لێرە. زۆر سپاسی بەڕێز کاک حاجی دەکەین کە ئەوڕۆ ئەرک و ماندیبوونێکی زۆری کێشا بە هینانی هاوکاریەکی زۆر کە لە جێگای خۆی بۆ معنەویاتێکی زۆر بەهێز بۆ هێزەکانی پێشمەرگە. سپاسی کاک حاجی دەکەین بۆ ئەو هاوکاریە کە هینە بوو پێشمەرگەران کە هەموو کەس نەشێت هاوکاری پێشمەرگە بکات ئەو بۆرەی پێشمەرگە خستە سەرشانی بۆرەی قرسە بەڵام مادیانیش ئەگەر هاوکاری بکرێ ئەوە ئێمە و ئەرکێش بە قرس دەزانین و کارێکی شەرەفمەندانەیە. خەڵکێک هەیە وەکو سەربازی ون کە هەمیشە پشتگیری پێشمەرگەی کردووە هەمیشە هاوکاری پێشمەرگەی بووە خەڵکی دڵسۆز هەبووە کە ڕاستە پێشمەرگە نەبووە بەڵام لە هەمان کات ئەرکێکی جێبەجێ کردووە کە کەمتر نەبووە لە ئەرکی پێشمەرگە. زۆر سوپاسی کاک حاجی دەکەین و ئومیدەوارین هاوشێوەی کاک حاجی زیاد بن بۆ ئەو لەشکرە کە هاوکاری لەشکر بکەن و ئەمە ببێتە بارسووکیەک بۆ حکوومەتی هەرێمیش و بۆ پێشمەرگەش یعنی من داوا دەکەم لە هەموو ئەوانەی کە دڵسۆزن بۆ گەلەکەی خۆیان ئەوانە هاوکاری پێشمەرگە بکەن بە هەموو شێوەیەک چونکە ئەمە ئەوەی لە هەمووی گرنگتر بۆ ئێمە معنەویە کە ئێمە حسەکەین لە بەرەکانی شەڕ کە ملەتەکەشمان لەگەڵمانە ئێمە تەنها نین و ئەوانەی لە پشتەوەشن دڵیان لەگەڵ ئێمەیە و لەگەڵ ئێمەدانە لەبەر ئەوە من زۆر بە ئیشێکی پیرۆز و گەورەی ئەزانم حقیقەت ئەم ئیشانە کەمتر نییە لەو پێشمەرگایگە لە سەنگەرەکانی پێشەوە شەڕەکە. سوپاسی هەمووانەکەم یەکەیەکەیان و هیوادارم ئەوانەی نەیان کردوشە
بە خۆیاندا بچنەوە کە ئەگەر لە سای سەری پێشمەرگە نەبیت و خوێنی ئەو پێشمەرگانە نەبی ئەو سەر و سامانەی کە بەدەستیان کەوتووە لە دەستیانەچی. لە ڕۆژی دواتردا سەدان تۆن خواردن و خواردنەوە و بە سەدان مەڕ و ماڵات و هەزاران دەستە جلوبەرگی سەربازی دەگەێنرێتە بەڕێی خازر لە ڕێگەی بەرهەڵگری گەورەوە. من وەکو کوڕەکی کورد وەکو کوڕەکی شاری هەولێر کە دەستم پێکرد بە هاوکاری پێشمەرگە یارمەتی پێشمەرگە لەبەرەوەی پێشمەرگە شەڕەف و ناموس و کەرامەت و ماڵ و ملکی مەدەپارێزی کە تەبعەن ئێستا ئەو جرکەی کە لەبەرمە لەسەر ئەو شەڕەفی پێشمەرگەیە. سەرەتای شەڕی داعش دەستم بە هاوکاری کرد. ئەوەل جاری کچوومە مەحوەری مەغمور تەمەشام کرد پێداویستیان زۆر پێویستە پێشمەرگە لەبەرەوەی پێشمەرگە شەڕ دەکا ئاگای لە خواردن نییە لە جلوبەرگ پێویستیان بە جلوبەرگە هەستان چم کرد لەگە خێزانم پلانێکماندانە دەستم بە خواردن کرد خواردنی جافم نرد ئەوەل جاری بگرە لە برنج لە ساوار لە نیسک فاسوولیا ئاوی تەماتە ڕوون مەعزوون بە ئام موادی جاف مواد غذایی تقریبا لە بدایەتی شەڕی داعشە تا ئێستا نێزیکەی هەر مەوادێک 40-50 تەنەکم نادیە دوایە تەمەشام کرد زۆر دستان بەسەری داهات پێویستیان بە قەمسەڵێ هەیە بە پۆستال هەیە هەستام عینەن دەستم پێکرد نێزیکەی ئەوەل جاری 5,000 قەمسەڵەم هینا پێویستیان زۆر پێبوو بەرەو سەرمادە. پێویستە لە خزمەت دەستان خۆش بینم ئەگەر ڕێگایەکشم بدەنی لێرە لە غازری دام نایە هەر تەباقەکی دابنێم هەتا مووسڵ بە کۆتایی پێدێ زۆرە بەڕاستیانی وجودی ئێوە ئەو استعدادە پیشاندەرە بەڕاستی ئەوە دەکات دڵمان تون پشتمان قوی دەبیت دڵمان خۆشە خەڵکانەی کە هەنە لەوانەیە خەڵک هەبی گەلێک لە تژۆسکیان باشتربی بەڵام چاوی خۆیان داخستیەوە تا ئێستا هیچ هاوکارێکیان ئەوەی کە فکر دەکەمەوە ئەوەی خوا دایکێمە کە پەیامان کردێ لە سایی جەنابتانە بەڕاستی. ئەمە هاوکاری هیچ ڕێکخراوێکی نێودەوڵەتی نییە بۆ پێشمەرگە بەڵکو ئەمە هاوکاری خۆبەخشێکی شاری هەولێرە لەبەر دڵسۆزی و هەستکردن بە مەترسی و زەحمەتەکانی پێشمەرگە بڕیاریداوە تا کۆتایی ئەم جەنگە نەوەستێت لە هاوکاریکردن و دەربڕینی خۆشەویستی. لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا ئەم هاوکاریانە هەر بەم شێوەیە بە بەردەوامی دەگەێنرێنە سەنگەرەکانی پێشمەرگە ئەم بەردەوامیەش خۆشی بەخشە و ئومێد و هیوا زیاتر دەکات لە دڵی هێزەکانی پێشمەرگەدا. ئامانجی خۆبەخشینی خۆم لە بۆ ئەو کارە طبعا پێشمەرگە دیفاعی نیشتیمان دەکات تەمەشا دەکەم ماندیە هیلاکە خۆی شەید دەکە TNTە تەقینەوەیە طبعا پێشمەرگە زۆر گەورەیە پێشمەرگە بەس دیفاع لەسەر کوردستان ناکە پێشمەرگە دیفاع لەسەر هەموو دنیا و جیهان دەکە پێویستە هەمومان هاوکاری یەک بین پشتی پێشمەرگە بگرین مادیەن معنەویەن و خۆبەخشیش بین ینی وڵاتی خۆمان نیشتیمانی خۆمان خۆش بێ پێویست ناکەمە پێشمەرگە لە جەنگ بی بە سەرما و بە گەرما ئێمەش لە ناو ماڵ و حالی خۆمان
لە حاڵەتی گەرم و بێ حەڕەز بی ئەوی نەستە ناو پێشمەرگە ناو جەنگ نازانی پێشمەرگە چی لە سەرەتای شەڕی داعش مواد غذایی بردیە لە بۆ محوەری مەغمور و گوێر و غازری تاوان دەستم پێکرد لە مواد غذایەکەم بە هەزارەها تەن بگرە لە ئاو مەسەلەن نێزیکەی 10,000 دەست سێت ئاو مواد غذایی پێکدێ لە چوچ مواد زاف برنجە شەکرە ساوارە فاسوولێیە پەتاتەیە فەواکێم ناردیە سەوزەم ناردیە تەبان بەنسبەت زرچی ئەسکەریشم ئەیە پێشمەرگەشم بردیە زرچی پێشمەرگەت لە چ هاتیە قەمسەلا پانتۆر چاکێت گۆریەوەی پۆستال دووربین تەبعاً لاسرچی هەندێکیان پێویست بووە پێشمەرگە لەگە پێشمەرگە لە جەنگ قسە بکەن عەدەدەکان تەبعاً وەڵاهی زۆر بوو عەدەدەکان بەنسبەت نێزیکەی 12 هەتا 12,500 تاخم زرگ بوو لە قەمسەلە و پۆستال و گۆریەوی پانتۆر و زۆر پێداویستیان زۆر پێویستە ینی خاستن زستانان قەمسەڵە تەمەشا دەکەن لە مالێنە لە مالێک گەرم و گۆر بەس لە جەنگە تەمەشا بکە بزانە قەمسەڵەیان پێویستە بەتانیان پێویستە تەبعاً ئەوانم هەموو کە برد فکرەکەم لۆ هات هاوینێداهات سەعاتیان پێویست بوو ئەو سەعاتە دژە مێشولەیە دژە دوو پشکە نێزیکەی 8,000 ساعتنینە ئەو ساعتەکە لە دەستی دەکەن هەر پێشمەرگە کە ساعتەکەی لە دەست دەکرد بۆنەچی تێدایە ئەو بۆنەتە 6 مانجی ناڕوە پێشکە نایەتە لای پێشمەرگە و دوو پشت پێیوە نادا ئەڵمانی بوو تەبعاً و زۆر سوپاسی وەزارەتی ناوخۆش دەکەم وەزیری ناوخۆ ڕێزم هەیە بووی هاوکاری منی کرد کە ڕێگایدا داخیلم کرد چکە مەمنوع ئەخۆی هەندێک جار بەڕاستی پێ بڵێم زۆر مەشاکیلم لۆی ڕوویدای لە ئیبراهیم خەلیل بە تڕێلا ئەوەم هینای قەمسەڵە و زرکم هینای ڕێیان نەدایتە من وەزارەتی ناوخۆی دیتیتی زانیتی ئەم بۆ هاوکاریە یەکسەر ڕێگا پێدانیان بە مندا بەنسبەت تەبعاً سیارەیان زۆر شکستی دەینا مەسەلەن لە تایە دەتەقی گولەی بیکەسی پێ دەکرد درە تەبعاً گولەی زۆر پێ دەکرد قەناسیان لێ دەدا تەبعاً لۆیانم چا دەکردەوە بە کاملی بگرە لە تەعمیری لە بن و سەری لە دەعامێ بۆ دەعامێ لە بنی تەبعاً ڕۆتە بۆڵتە پێداویستی سیارەکەی چکە خاستن لە ناو خۆڵ و چەگڵ و ئەوەی دەڕۆن پێشمەرگە خۆتان دەزانن لە جێگای قیڕ نییە ئەوس تەبعاً نێزیکەی 90 هەتا 95 سیارەی دڕعیشەوە چاکردێ بەزە بگرە لە تایە و لە جامی زۆر گولەی قەناسیان پێ دەکرد جامەکە دڕعە جامەکارن گۆڕێتەوە بە حەقیقەت ئەوەی کە پێشمەرگە دەیکا لەگەڵ ئەوەی کاک حاجلێکە هەموو تەواوکەری یەکین لە هەر لە شۆشەکانی ئەیلول و گوڵانی تا بگرێت تا ئێستا خەڵک جەماوەر پاڵپشتی پێشمەرگە بووە لە لادیەکان بە ناندان بۆ پێشمەرگە بە ڕەوانەکردنی ئازوقە بۆ پێشمەرگە هاوکاری بۆ پێشمەرگە تاکو ئێستاش بەردەوامە خەڵکانێکی وەکو کاک حاجی بەڕاستی جێگای شانازی و فەخری ئێمەنەکە لەو ڕۆژە کە بتوانن هاوکاری ئێمە بکەن ئێمە دەستخۆشی لە حاجی عەباس و هەموو ئەو حاجی عەباسانەی تری شەکەین کە بەڕاستی ئەوانە
دەورێکی زۆر باشە بێنن کە دەعمی هێزەکانی پێشمەرگە و هەموو دەستگا ئەمنیەکانەکەن جاچی لە ڕووی پێداویستی کەلوپەلەوە بێ یاخود خواردنەوە بێ یاخود چاکردنەوەی سیارەکان یا هاوکاریش بنە ماڵی شەهید و بریندارەکان بەڕاستی ئەمە سڵاو و ڕێزمان هەیە بۆ کاک حاجی عەباس و بۆ هەموو تەواوی ئەو بەڕێزانەی تریش کە بە هەر شێوەیەک بوو بێت کە هاوکاری ئەو دەستگا ئەمنیانیان کردووە جا بە هەر شێوەیەک بوو بێت کە خۆیان پێیان بۆواش بوو بێت یاخود بە دەعمێکی بەسیتیش بوو بێ ئەوە بەڕاستی جێگای ڕێز و پێزانینە. لە مەخۆری خازر سەرمایهدارێکی شاری هەولێری خۆشەویست پایتەختی کوردستان بڕە هاوکاریەکی زۆری هێنا بۆ هێزەکانی پێشمەرگە لەم مەخۆرە کە بە حساب تەقدیر ناکرێ قیمەتە مادیەکەی وەکو قیمەتە معنەویەکەی نییە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان. بەڕاستی کارێکی جوانە کە پێشمەرگەش هەست بکات بۆ وڵاتێک خۆیدا بە شەهیدکردن کە خەڵکەکەشی قوربانیەکانی لە بەرچاوەگرێت قیمەتە معنەویەکەی زۆر زۆر لە قیمەتە مادیەکەی زیاترە بۆ ئێمە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەستخۆشی لەکەین. بەڕاستی ورە بەرزیەکە بۆ ئێمە پشتگیریەکی گەورەیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە وەکو کاک حاجی عەباس کە ئەو شتانە ئەو هاوکاریانە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەینی بەڕاستی پشتگیریەکی زۆرە یعنی کەواتە ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان خەڵکی کوردستان هەموو پشتگیری ئێمە بە ماڵ و بەسەر و بە هەموو شتێک پشتگیری تەواوی هێزی پێشمەرگەی کوردستانە نمونە یەکیان وەکو کاک حاجی عەباس وەمە دەستخۆشی لێ دەکەم. حاجی عەباس جگە لە گەیاندنی هاوکاری خواردن و خۆراک تا ئێستا دەیان ئۆتۆمبیلی گولەنەبڕی پێشمەرگەی لەسەر ئەرکی خۆی چاک کردوێتەوە. لەم کارەشی چاکردنەوەی زیاتر لە 100 ئۆتۆمبیلی لە ئەستۆ گرتووە. بەشێکی دیکە لە کارە گرنگەکانی حاجی عەباس لە باوەشگرتنی بنەماڵی شەهیدانە و دابینکردنی خۆراک و کڕینی خانووە بۆ ئەوانەی کە لە بارودۆخێکی خراپدا دەژین. دیارێکی بچووکم وینایە لە بۆ کە خانیەکە دیارەکە لە بۆ کاک ڕەنجبەر و کاک وڵاتی ئینشاءڵڵا تەمەەن درێژ دەبن. کاک فەرمان شەهیدێکی قارەمان بوو شەڕەف و کەرامەت و ناموس و ماڵ و موچیمەی پاراستێ کە ئەوەی هەیتیشمان هەتی شەهیدانە بوو ئی ئەو قارەمانە پێشمەرگانانە بوو. زۆر مەمنونم سپاست دەکەم ئینشەڵا سەرکەوتوت لە دنیا و لە قیامەت. پاسێ وەریشتان بدە یا ڕەبی. منداڵێکی شەهید ماڵە شەهیدەکە پێلاوێ لەسەر سەری خۆم دادەنێت یعنی ئەوە سێبوریەکە کە دەچێکنیان دلیان پێخۆش دەبێت. طبعاً لەسەر شەڕەف و ناموس و کەرامەتیمە شەهید بوونە و هاوکاریشم زۆر کردینە فەخر پێ دەکەم بە دڵەوە هاوکاری مەسەنە پێداویستی ناومالیان چیان پێویست بووە خانیشیانم بۆ کڕیەوە طبعاً لە مەهموری ماڵک هەبوو فەقیرەی کچەکی جاحل تۆپی کرد لۆم حازر کرد تەسمیلی بکەم بابەکەی ئەمریکای کرد ئەوێ ڕۆژێ بەس ئینشاڵڵا لەو ڕۆژانە تەسمیلی دوو کوڕی هەیە لەگە کچەکیە تەسمیلیان دەکەم ئینشاڵڵا. طبعاً خزمەتکردنی پێشمەرگە نابی منەتێک لەسەر پێشمەرگە بکەین. پێشمەرگە شەڕەف و کەرامەت و ناموس و ماڵ و موچیمەی پاراستیە دەبی فەخر پێ بکەین. من سوپاسی هەمووانەکەم. یەک
پێشمەرگەکان کە ئەمە چەند ڕۆژێکە هیمەتیان کردووە ئی هەموو فەرماندەیەکان نەبەس ئەوانەی سنووری فەرماندە پشتیوانینە یەک بە یەکی پێشمەرگەکان هەر یەک لە ئاستی خۆی دریغی نەکردووە و ئیشەکەیان زۆر بەڕێک و پێکی ئەنجامدا و ئەوانەی و ئەوەی گەبوو ئێمە دانرا بوو هەموو بە وەختێکی قیاسی و ڕێک و پێک ئەنجام درەوە بە کۆتاییمان هێنا و ئێستاش ئێمە لە مووسڵ نزیک بووینەوە و ئەوەی تر بە گوێرە اتفاقی سیاسی کە کراوە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ئێستا وەکو دەڵێن ئێستا دەبێت جێشی عێراقی ئەوەی تر تەمام بکە یعنی ئەو ئەرکەی بە پێشمەرگە پێدرا بوو پێشمەرگە تەواوی ئەمە خەلاتی سەربازی ونە ئی کوردستان 24 ئەمە خەلاتێکی بچووکیشە بەڵام پێشکەش بە جەنابەتەکە